بەنیازن لە سەر شاخی گۆیشەش لۆگەی خۆیان دابنێن و ژمارەی لیستەکەیان دابنێن. لە سێ ئەم مانگەوە بەر شوێنێکە ڕۆی لەبەر فلێکس و پۆستەر ڕێگە بەر ناکەوێت و ئەمە هاواری لە شارەوانی شارەکانی شەستانووە. بەڵام حیزب و لایەنەکان بۆ نەوەستاون بەنیازن لە سەر شاخی گۆیشەش لۆگەی خۆیان دابنێن و ژمارەی لیستەکەیان دابنێن. ئەمەی دەیبینن لە ئێسادا لە تەنیشتی ناوی سلێمانیەوە لە شاخی گۆیژە کە لیستی یەشێتی بەنیازە ژمارەی بەشداریکردنی لە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراقدا دابنێت وەک بانگەشەی هەڵبژاردن. ئەگەر هاوکار مێنەکان بجوێزێتەوە ئەوەی دەیبینن لە ئێسادا سەرقاڵی نووسینی ئەو ژمارەیان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراقدا کە لە تەنیشتی ناوی سلێمانیەوە بە شاخی گۆیشەوە بەنیازن بینووسن لیستی یەشێتی کە من لەسەر ئەم بابەتە پەیوەندیم کرد بە چەند ڕێکخراوێکی ژینگەییەوە، بەڵام ئەوان بە چەند پاساوێک ئامادە نەبوون کە قسە لەسەر ئەم بابەتە بکەن، دیاکە پێمە پێویست ناکە قسە لەسەر ئەم بابەتە بکەین و یاخود نەیانویست کە قسە لەسەر ئەم بابەتە بکەن، بەڵام ئەوەی کە هەیە لە ئێسادا ئامادەکاری کراوە و بناغەشی دانراوە بۆ نووسینی ئەو ژمارەی کە لیستی یەشێتی بەنیازە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراقدا بەشداری تیادا بکات و لە ئێساشدا ئامادەکاری بۆ دەکرێت.